وڵا ئەوەیە کەسابەتم پێ عیب نییە قەدری ئەو مانگە پیرۆزاگرم لەخوا بە زیابێت نەکافرم نەجوولەکەم هەموو کاتێ نوێژی خۆم کردووە لەگە کاک فاخریش بینم باشە تقریبا 2 هەفتەیە پێش ئیسە بوو سەردانم کرد بەلاشتی حرامە نەچووماتری بەس گۆرانیەکەمەیە سڵاو لە ئێوە ژیاخوا بەخێر بێنە خزمەتانم هەتا ڕۆژێک پێش ژەژنە و تا کۆتایی ئەم مانگە پیرۆزەی ئینشەڵڵا هەر وەکو ساڵەکان تر ئیشی پاقلەوە و شیری نەمەنی و لە هەنجیرەوە لە زولوبیاوە لە هەموو بابەتەکانەوە تر بە گوێرەی خەڵک حەزی لە چی بێ ئەویان بۆێنم لە شەربەتیشەوە. باش کاک فەرمان مانگە ڕەمەزان تۆ عادەتەن وا بزانم گۆرانی ناڵێ نەوەڵا کۆتا دانیشتنم بڵێن 2 شەو پێش ڕەمەزان بوو ئیتر ئەتوانم جەژنەر دەست پێ بکەمەوە ئەلمیم ڕێزی و مانگە پیرۆزە بگرێم وەکو گۆرانی بێژە کۆمەڵێ گۆرانی بێژەیە لایڤ میوزیکەکەنە چن لە ئەخۆنەوە لەسەر سفرێ مەشروب گۆرانی ئەڵەن گاداکەن لەوانە بە دوورم شکر خوای گەورە نوێژ و ڕۆژ و تاعەت و دوعا لە هەموو مسلمانان قبول کا ئیشەڵڵا و بێتە مای خێر و بەرەکەت و ڕزقێکی زۆر بۆ هەموو مسلمانان. جیاوازی نێوان فەرمان بێلانە و هونەرمەندەکانی تر چییە؟ وڵا ئەوەیە کەسابەتم پێ عیب نییە قەدری ئەو مانگە پیرۆزاگرم گۆرانی ناڵێم گادۆشتیشم زۆر هەبووە و ڕەفزیشم کردەوە بۆ جەژنە نەموتووە وڵای عمرەکە لێرە ئیشی پاقراوامە کرد بە هەمان وەروەکو مانگە ڕەمەزانەکانی تر کۆمپانیاکی بەڕێز هات حاجی فەرمان لە سلێمانیەوە کردیە هەدیە ماڵی ئاوا بێ زۆریشم پێخۆش بوو خۆ من لەخوا بە زیابێت نەکافرم نەجوولەکەم هەموو کاتێ نوێژی خۆم کردووە بەلاشتی حرامە نەچووماتری بەس گۆرانیەکەمەیە لە هەنێ خەڵک وایە فەرمان قورئانی سوتاند و نەعوذ بالله یان کافر بۆ کردویانتە مسلمان وڵا ئەمرەی خۆم کردووە و احتیمالە لە 175 ئەوانەی کە کۆمنتی خراپە ئەنووسن بەخوا باشتریش بم خوا ئاگای لە دڵ و دەروونمانە. کاک فەرمان پێم بڵێ نێوانت لەگەڵ یوسف تاقانە و هونەرمەندەکانی تر چۆنە؟ وڵا لێرەوە ڕێز و سڵاوم بۆ حاجی یوسفێ چاوی ماچەکەم 3-4 ڕۆژ پێش ئیسە بوو سەردانم کرد و ئاگامان لێکە و بۆ ڕسق و میوەش ئەچم بۆ لای ئەو لەگەڵ گۆرانی بێژەکان تریشا وڵا لەگەڵ زۆربیان نابینیم خۆشە دانیشت لەگە کاک فاخریش بینم باشە تقریبا 2 هەفتەیە پێش ئیسە بوو سەردانم کرد من ئەمەیە بەس باسی ئەوە کەم گەڕانەوەم بۆ ناو هونەر من بە هونەرەوە جوانم خەڵکی زۆریش داوامی لێکرد دەست پێ بکەمەوە ئەبێ هۆکارێکە بێ تاوان ئەوانەی کە هونەریان بەناشرینی کردووە شەڕەز نێویان کردووە یان شتی خراپ و نەشیا و ئەوانەیان کردو کە ئایلەیەک لە ڕووی نالیدن تاوان ئەوانە بەخوا قەت بانگ ناکرێنەوە کە دەست پێ بکەنەوە بە گۆرانی ئەگەر وازیش بێنن بەڵام شخصی خۆم شتێکی جوانم پێشکەش کردووە ئەوانەشی دانیشتنم بۆیان کرد بێ پێشتر هەر بۆیانم دووبارە کردوێتەوە و لەسەر داواکاری خەڵک بوو کە دەستم بە گۆرانی کردەوە. فەرمان پەیامت چییە بۆ ئەو هونەرمەندانەی تەنیا خەریکی هونەرن و کاسبی تران؟ وڵی پێم خۆشە ئەگەریش لە ڕوویان نایە کەسابەتکەن هەر لە بەرخاتری ئەو مانگە پیرۆزە باواز لە گۆرانی و لە حەفلە و ئاهەنگ و شتەکان بێن و هەر لە مانگەکەیا بە کەسابەتکەن کەسابەتیش ناکەن هەر بە لەو مانگەیە دانیشتن و ئاهەنگ و گادۆشت نەکەن.